كاكراسان نافستودي دا الجلمنة كاكراسان خير بي ئێوارەتان باش سواس لا هەڵاوسانە کۆ دەست پێ بکەم نا لێدوانەکەی محەممەد شیمشەک هەبوو وەزیری بڵێن دارایی گەنجینە و دارایی لەوە دەست پێ بکەم ئەو گوتی ئێمە لەمە بەدووە سیاسەتێکی واقعانە پەیڕەو دەکەین جێبەجێ دەکەین مەبەستی لە سیاسەتێکی واقعانە چییە ئەوەی پێشتر چی بوو محەممەد شیمشێک کە ئێستا کە سوکانی ئابووری وڵاتی گرتوتە دەست ئەو پامێک کە باسی کرد لە خوێندەوە لە کاتی وەرگرتنی پۆستی وەزیری ئابووری و گەنجینەی وڵات ئەمە ئەو ڕستەیە بوو کە زۆربەی میدیاکانی تورکیا لە سەر ڕاوەسان چونکە وتی دەبێت تورکیا بگەڕێتەوە سەر سیستەمێکی ئابووری عەقڵانە ئەمە هەم تانەیەک بوو لەو سیاسەتێک کە لە ڕابردوودا هەبوو بە تایبەتی لە 2010 تاکو ئێستا کە سیاسەتێک بوو دوور لە سیاسەتێکی عەقڵانی ئابووری ئەمەش وای کرد کە ڕەوشی ئابووری تورکیا بەرە ئەو ڕۆژی ئێستا بباتن بەرەو خراپی بباتن بۆیە شیمشێک دەیەوێت بگەڕێتەوە سەر نۆرمە ئابووریە جیهانیەکان و نێودەوڵەتیەکان بۆ جارێکی دیکە ئابووری تورکیا لەو ڕەوشە ئێستاکە ڕزگاری بکاتن جۆرێکیش بوو لە تانەدان لەو سیاسەتێک کە لە ماوەی ڕابردوو ئەردۆغان پەیڕەوی دەکرد کە دەیوت من ئابووری ناسم بۆیە بەگشتی هەم تانەیەک بوو لە ئەردۆغان هەم لە دوو وەزیری پێشووی خۆی کە تورکیان بە ڕۆژی ئەمڕۆی ئابووریگان بوو ینی ببوورە دەیانگوت ئەم سیاسەتێک کە پێشتر پەیڕەومان کردبوو سیاسەتێکی ناچاری بوو ئێمە دەبووە لیرەی تورکی ئینقاز بکەین ڕزگار بکەین بەو سیاسەتەی پێشتر هەبووە هەست ناکەی ئەوە ناچاری بوو یان ئەوە مبەرڕە ینی بڵێن بەهانەیە ئەوە جۆرێک لە بەهانە کە ئەردۆغان بۆ خۆی دێنێتەوە بۆ ئەو سیاست دێنێتەوە کە لە ماوەی ڕابردوودا با بڵێن پەیڕەوی کردووە ئەردۆغان تێزێکی ئابووری هەیە دەڵێ ڕێژەی هەڵاوسانێکی بەرز لەگەڵ هاوتایە لەگەڵ ڕێژەی هەڵاوسانی یاخود ڕێژەیەکی سویبانکی بەرز ئەمە لە هیچ فەرەنگێکی ئابووریدا بوونی نییە ئەمە تەنها تێزێک بوو کاردۆغان لە ماوەی ڕابردوودا پشتی پێبەست بوو بۆ ئەوی کە فەرزی دەکرد لەسەر بانکی ناوەندی وڵات کە ڕێژەی سویبانک دابەزێنێت بۆ ئەوی کە کۆنتترۆلی هەڵاوسان بکات بۆ ئەوی کە کۆنتترۆلی جۆرێک لە دابەزینی بەهای لیرە بکە بەڵام هەموو ئەمانە ئەوی پیشاندا کە ئەو سیاسەتێکی هەڵەبوو چەوت بوو کە ئەردۆغان پێشکەشی کرد بۆ ئێستا کە بە ناچاری محەممەد شیمشێک هێناوە محەممەد شیمشێک لە 2018 شار بەدەریان کرد لە تورکیا لە بۆی چکە کەیسی گەندەڵی درا بۆ پاڵ بە هەروەها چەند کەیسێکی دیکە لەسەر ساخ کرابووە لەلایەن ئەردۆغانەوە بەڵام ئەمڕۆکە بە چەپڵە ڕێزان هێنانەوە سەر کورسی وەزارەتی ئابووری و گەنجینەی وڵات ئیشیان بە محەممەد شیمشێکەیە چونکە محەممەد شیمشێک کارتێکە بۆ تورکیا کە پارەی وەبەرهێنەرانی دەرەوەی یاخودی ئەوروپا بۆ تورکیا ڕابکێشێت ئەمە فۆکسێکی گرنگە لە دەست ئەودا هەیە چارەسەرەکە تەنها لە دەست محەممەد شیمشێک نیت چونکە ئەو سیاسەتێکە محەممەد شیمشێک دای دەڕێژێت لەگەڵ ئەو تیمە ئابووری لە بانقی ناوەندی و لە سەرۆکایەتی کۆمار و لە دامەزراوەکانی دیکە ئابووری وڵاتدا دەبێت بەیەکەوە هەڵمەتی بکەن کە ئەو ئابووریە ڕزگار بکەن بەڵام ئەوەی کە من دەبینم سیاسەتێکی کورتخایەن دەبێت بۆ ڕاستکردنەوەی ڕەوشی ئابووری تورکیا چونکە تورکیا هەڵبژارنێکی دیکە لە پێشە لە مانگی ئاداری 2024 ئەردۆغان دەوێت تا ئاداری 2024 تۆزێک ڕەوشی ئابووری باشتر بکات بۆ ئەوی هەڵبژارنەکانی شارەوانی بەتایبەتی ئیستانبول و ئەنقەرە باتەوە جارێکی دیکە باشە ڕێژەیە هەژاری یان ڕێژەی هەژاری 14.4 بوو هەڵاوسان بەرز دەبان هەڵاوسان لە نزیکەی 140ەوە ئەردوگان دەڵێتن دێنمە دەوروبەری 110 بێکاریش بڵێن هەلامەکەتە بەرزە چ سیاسەتێک دەتوانێت ئەم کێشانەمووی چارەسەر بکاتیان پێچوانەکەی بکاتەوە یان ئەو بریارانیان ئەوەی کە ئەو باز دەکاتن ئەمە ئەگەر باس بکەین بێکاریەکە 9.9 ئینفلاسیۆنیان هەڵاوسانەکە نزیکەی 140 ئەوان دەڵێن ئەم ڕێژانە هەڵاوسانەکە بۆ خوار 110ەکە دابزێنین هەژارەکە بە هەمان شێوە چۆن دەتوانێت ئەمە بکاتن ینی لەسەر ئاستی کورتخایانیش دەتوانێت گۆڕانکاریەکی ئەوە دروستکاتیان بەڵێ هیچ پامێکی ئابووری یاخود هیچ بانگەشەیەکی ئابووری ناتوانێت گۆڕانکاری لەو ژمارانە بکات ئەگەر بێت و کارێکی جدی بۆ نەکرێت هیچ سیاسەتێکی ئابووریش ناتوانێت ئەنجامێکی با بڵێن خێرات بۆ بێنێت لە ڕەوشێکی ئابووری ئەوها لە تورکیا بۆیە دەکرێت کە ئەو پلانێکە بۆیاندانەوە ئەگە کاری بۆ بکەن ئەگەر وەکو خۆی بڕواتن ناکرێت بگاتە ئەو ژمارانێکی ئەردۆغان ئامانجێتی بەڵام دەکرێت تۆزێک
ڕێژێک هەژاری کەم بکرێتەوە چونکە قۆناغی داهاتووی ئابووری تورکیا لەسەر دەستەبەرکردنی هەڵی کارە لەسەر با بڵین وەبەرهێنانە لەسەر زیادکردنی با بڵین بەرهەمی ناوخۆی و هەناردەکردن لە تورکیا ئەوە ئەو راپۆرتەیە کە پێش هەڵبژاردنیش کۆمەڵێک لە ئابوورناسانی ناوخۆ دەرەوەی تورکیا کاریان بۆ کرد و دیانە دەست ئەردۆغان دەوێت ئەوە پەیڕۆ بکاتن بۆیە ئەگەر ئەوە پەیڕۆ بکرێتن زمینەیەکی سەقامگیری سیاسیشی بۆ ناوخۆی تورکیا بۆ دابین بکرێتن ڕەنگە بتوان تۆزێک دەستکاری ئەو ژماران بکەم بەڵام لەسەر ئاستی کورتمەودادا ڕەنگە نەگەنەوە ئامانجی کە خۆیان هەیەە باشە سیاسەتە نوێیەکەی بڵێن ئەم کابینەیە بەگشتی و بە تایبەتیش ئەگەر بڵێم محەممەد شیمشێک چۆن دەبێت بۆ گەڕاندنەوەی بەهای پێشووتری لیرەی تورکی تەمان ئەردوگان ئەوەی پێشتر کە باسمان کرد دەگوت ئەو دولارە زۆرەی کە هەوڵمان دەدا بێتە ناو تورکیا بۆ ڕاگررتنی بڵێن بەهای لیرە بوو ئێستا ئەگەر شتەکە پێچوانە بێت کاریگە لەسەر لیرەکە نابێت یا چون دەتوانێتن بەڵانسەکە ڕابگرێت ئەو ڕۆژی ئێستا کە بەهای باڵێن لیرەی تورکی تێدا دەبینین هی ئەوەی ئەنجامی ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا سیاستێکی هەڵە هەبوو لە بانقی ناوەندی ئەوش بە تەدەخولاتی سیاسی بوو لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە ئێستا کە دەیانوێت سیاستێکی نوێ پێڕۆ بکەن بەڵام پێڕۆکردنی ئەو سیاستە هەندە بەرهەمدار نابێت چونکە لە ناوخۆی تورکیا دۆلار نییە ئێستا گەنجینەی وڵات نزیک 76 میلیارد دلار قەرزارە قەرزی دەرەکی تورکیا هی باڵێن هی حکوومەت و هی کەرتی تایبەت خۆی لە زیاد لە 524 میلیارد دلار داوە ئەمە ڕێژەیەکی زۆرم تورکیا دۆلاری نییە کە بتوانێت تەڵەبی ناوبازار دابین بکاتن ئەمانە هەموو وای کردووە کە نرخی بەهای لیرە لە تورکیا دابەزێتن بەڵام ڕەنگە بەپێی ئەو پێشبینە ئابوورانی کە دەکرێتن ئەو ژمارە باڵێن دانابەزێت بۆ ژمارەکانی پێش 2010 بەڵام دەکرێت هەلا لە نێوان 22 تا 25 بەهای لیرە بەرامبەر بە دۆلار ڕابگیرێت بۆ ماوەیەکی ساڵێک تا 2 ساڵ باشە لە هەواڵەکەی پێش ئەوەی بینە سەر گرافیکەکەش باسمان کردەوە ئەردوگان ڕژەب ئەردوگان دەڵێتن ئێمە هاوردە و هەناردە و بەرهەمێنان بڵێن زیاتر دەکەین تاوان لە مەجای نەوتیشە بە هەمان شێوە چۆن دەتوانن ئەمە بکەن یعنی ئەمە پاڵپشتیەکە هەندێک موسەکنن بۆیست بۆی وەکو گوتە تاوەکو هەڵبژاردنێکی تر یان سیاسەتێکی بڵێن کۆنکریتیش ئامادەکراوە بۆ ئەم مەبەستە لە ماوەی ڕابردووە چەندین پاکێجی ئابووریان هەبوو بۆ ئەوەی کە وا بکەن هەم جوتیار هەم بەرهەمی ناوخۆ پاڵپشتی بکەن بۆ جارێکی دیکە با بڵێن هەناردەی تورکیا بەرز بکەنەوە بەڵام ئەو ڕۆکە سیر بکەی ئەو بەرهەمیکردنەوە تورکیادا هەیە 165 هاوردەیە بۆ ناو تورکیا هیچ کاتێک لەو حاڵەتی ئێستادا نەبووە کە زۆرینەی بەرهەمەکانی دروستکراوی دەرەوەی خۆی بێتن بۆیە سیاسەتێکی هەڵا هەبوو لە ماوەی ڕابردوودا ئێستا کە دەیانێت کارێ بکەن کە تا چەند زووە ئەو جیاوازی نێوان هەناردە و هاوردە کەم بکەنەوە چونکە جیاوازێکی گەلێک زۆرە لەگەڵ ئەمان کاتیشدا بودجەش کورتێنانی هێناوە لە تورکیا ڕەنگە کە لە مانگی جارێکی دیکە بودجە دووبارە بودجەیەکی دیکە بۆ تورکیا دروست با بڵێن کاری لەسەر بکەن بۆ ئەوی کە تەختیەی ئەو ماوەی کە ماوە بۆ 2023 لە ڕووی ئابووری و تەختی تورکیا بکەن بەڵام دوجار ئەو سیاسەتە کە هەیە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە محەممەد شیمشێک تا چەند دەستکراوە دەبێت لە پێڕەوەکردنی سیاسەتی ئابووری وڵات چونکە ئەویش تۆزێک جیاوازی هەیە لە بۆچونیان لەگەڵ ئەردۆغان بۆیە جەودەتی ئیلماس جێگیری سەر کۆمار کەوتۆتە بین هەردووکیان بۆ ئەوەی کە پەیوەندینەوان هەردوو لا ڕابگرێتن چونکە دوو نەریتی جیاواز دوو ڤیژنی جیاوازیان هەیە بەرامبەر بە بانکی ناوەندی بەرامبەر بە سیاسەتی درا و سیاسەتی هەڵاوەسان لە وڵاتدا بە کورتی 5 ساڵی داهاتوو ئابووریەکی چۆن چاوەڕێی تورکیا دەکات تورکیا ئابووریەکی هێستاکە خەریکی باوڵین بەرەو پێشچوونە نزیکی 3.5 گەشەی بخۆی بینی بەڵام لەسەر حسابی چەند سێکتەرێک لەسەر حسابی چەند هەڵەیەکی ناوخۆ ئەو گەشە سەر نەدەبینین بەڵام ئەوەی کە گرنگ بێت لە ماوەی نەک 5 ساڵدا تورکیا سەکار بۆ دەکات لە ماوەی 2 ساڵدا چی بکات بۆ ئەوەی کە لە ئیفلاس ڕزگاری بێت چونکە لە ڕۆژێکدا لە ڕۆژی ئەرجنتین و وڵاتانی ئەمریکای لاتین زۆربیان خراپترە بۆیە ئەوەی کە ئێستا کە فۆکسی لەسەر دەکەن بۆ ماوەی 3 ساڵێکە کە دەیانێت کارێکە بێت کە ئابووری وڵات ڕاست بکەنەوە ڕەسەن ڕەمزی ڕۆژنامەنووس و لێکۆڵەر ئەباری تورکیا سپاس گەلەگەڵ باش